بینەرانی کەناڵی پەیام سڵاوتان لێبێت و جەژنتان پیرۆز بێتن. لە کارێکی جیاواز لەگەڵتان دەبین. لە ئیدارەی سۆران کاکە بووبەکر هاوڵاتیەکە لە سۆران ئەژیتن. بەڵام ئەوەی کە کاکە بووبەکر جیا ئەکاتەوە لە هاوڵاتیانی تر ئەوەیە کە خۆی بەڕەگەز عەرەبە، بەڵام باجلوبەرجی کوردی و بۆن و بەرامەی کوردیەوە لە جەژن بەدەر ئەکەوێتن. ئەوەی کاکە بووبەکری وا لێ کردووە کە بە جلوبەرجی کوردیەوە لە جەژندا دەربکەوێتن خۆشەویستیەتی بۆ جلوبەرجی کوردی و باشی هاوڵاتیانی کوردستانە لەگەڵ ئەو. دیارە ئەو لە ساڵی 2014ەوە لە ئیدارەی سۆران ئەژیتن. من بۆ زانیاری زیاتر لەگەڵ ئەو قسە ئەەکەم. کاکە بووبەکر سڵاوت لێبێت و جەژنت پیرۆز بێت. عید مبارەک بێ برا، سەلامت. چی وای لە تۆ کردووە وەکو هاوڵاتیەکی عەرەب دانیشتووی بەغدا کەوا بە جلوبەرجی کوردی لە جەژنا بەدەر بکەوی و جەژنە پیرۆزە بکەی؟ والله جێژنە زۆر خۆشە لێرە بوو، الحەمدولله. خۆتان دانیشتووی کوێنە گەر بۆم باس بکەی لە کێوە هاتوونەتە سۆران؟ والله لە بەغدا بەخۆ خەڵکی بەغدا هاتم لە کوردستان لە گەرەکی بەرگوان. زۆر باشە. بە کوردیەکی باش قسەکەی، چۆن فێرە کوردی بوویت؟ والله لە گا جیرانیمە و برادەر و تێکرد و هەڵسوکەوتی خەڵکی کوردستان لەگەڵت چۆنە جیرانەکان؟ زۆر زۆر باشە، خۆی بە زیادە بێ، خەڵک ڕێز و احترام هەیە لە خەڵکی کوردستان عام. ئەی بە جلوبەرجی کوردی هەر لە جەژنان بەدەرکەوی یان لە بۆنەی تریش بەدەرەکەویت؟ هەر بە بۆنەکانت. جلکێکی جوانە؟ زۆر زۆر سپاس دەکەین. مامۆستا ئەگەر بێتە ئێرانە جەنابتیش باسی کاکە بووبەکرمان بۆ بکەیت. سڵاوت لێبێت و جەژنی تۆش پیرۆز بێتن. بە ناوی خی گەورە میهرەبان، سڵاو لە ئێوەش و جەژنی ئێوەی بەڕێزیش پیرۆز بی. وەڵام مامۆستا ئازاددە و برادەرە خەڵکی بەغدادا بەس تقریبن لە 2014 دوای شەڕی داعش لێرە دائەنیشن. جیرانی ئێمەنە بۆ خۆی و بە برایەکەی لە خانی خۆیان لێرە خاوەن خانی خۆنا لێرە دادەنیشن. بەڵام ئەوە زۆر کەیفی بە کوردستان دێ، بە گوندەکانی ئێمە دێ و زۆر هاوکارە لەگەڵمان لە مزگەفتەیە، عنی لە بانگدان، لە قورئان خوێندن، لە تەکبیری جەژن، هەروەها بە درێژایی مانجی پیرۆزی ڕەمەزان 30 ڕۆژ نیسک و سەمون و پێداویستیەکانی ئێوارانی لۆ ئەو خەڵکەی دابین کردووە لە مزگەوتی ئێمە بەڕاستی و زۆریش کەیفی بەجلکی کوردی دێتن. الحەمدولله خەڵکی گەڕەکە کەشمان زۆر خۆشیان دەوێتن. عائیلەکەیان بەگشتی چکە عائیلێکی زۆر ڕێک و پێک و هەم موسڵمان و هەم بەڕاستی بەڕێز و ئەمینن. الحەمدولله. بوو مادام لە مزگەوت ڕۆڵێکی کاریگەرت هەیە، چەند ئاەتێکمان بۆ لە قورئانی پیرۆز بخوێنە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور ثم ارجع البصر كرتين ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. ولقد زينا السماء الدنيا بمصابيح وجعلناها رجوما للشياطين. صدق الله العظيم. دەستەکان خۆش بێ، بارەکەڵڵا. ئەو دەنگێت هەر زوڵاڵ بێت ئینشاڵڵا. ماشەڵڵا دەنگێکی خۆش، خی گەورە پاداشەداتەوە. دەست خۆش بێ، زۆر سپاس دەکەین، خی گەورە پاداشەداتەوە. بەڵێ بینەرانی بەڕێز، ئەمە کاکە بووبەکر بوو کە باسمان لێوە کرد. خۆی هاوڵاتیەکی بەڕێگەز عەرەبە، خەڵکی بەغدایە، بەڵام لە 2014ەوە کە لە سۆران ئەژیتن
لەگەڵ کولتوری کوردی تێکەڵاو بووە و زلوبەرجی کوردی و هەروەها زمانی کوردیش فێر بووە. خۆشەویستیشی بۆ کوردوای کردووەکەوا لە جەژنەکانە جەژنانەی لە سۆران بکاتن و جاروباریش خۆی سەردانی بەغدا ئەکاتەوە. بەڵێ منەگەڕێمە لایەوە.